سەڵاو ڕێزم بۆ هەموو لایەکەیە بۆوانی کە گویان لێمانە بۆوانی کە ئەمان بینن خوای گەورە ئەم شەوە پیرۆزە بکاتە شەوێکی خێر و بەرەکەت و بیکاتە تێش و قورسی تەرازۆکانی ڕۆژی قیامەت بۆمان. سڵاو ڕێزم بۆ هەمووانەی کە سڵاویان ناردووە بەڕێزن هەمووی برا و خوشک و بەڕێزی ئێمن. وەڵای مامۆستا بابەتەکەی ئەم شەو ئینشاڵڵا بابەتێکی پڕ بە پێزە بێ و بابەتێکە بەڕاستی یعنی گرنگترین چەقی بابەتی مرۆڤایەتی و ژیان و بەشەریەتە. ینی خوای گەورە هەر لە بیدایەتەوە کە باسەکە کە باسی وەکو ئاەتێک وەکو گەورەترین بەڵگە و نیشانە کە باسێکە و ڕەوایەتی داوە بۆمان خوای گەورە فەرمێ هو الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها. جوانترین شت کە ئێڵێ ليسكن إليها، يعني ئیتر ماڵداری و ماڵ دروستکردن تەنانەت بە هەشیش بۆ جوانە، چون خوای گەورە بە ئادەم عەلەیهی سەلام فەرموویی ئسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە، یعنی حتا تەنانەت خۆشی بەهشت و تام و چێژی بەهشتی داناوە لەگەڵ زەوجەکەیە، لەگەڵ جووتەکەیە، لەگەڵ هاو دروستکراوەکەیە. سبحان الله مامۆستاگە بپرسین بۆچی خوای گەورە لە بەهشتا حەوای دروستکرد کە پێڵێن حەوایان جووتەکەی دروستکرد کە جووتی بێن، وخوای گەورە ئەیتوانی حور العینێکی بدایە پێی. حور العین ئەوە گوێڕایەڵێ بوو، خزمەتێک کرد و جوان بوو ئینەمانە، بەڵام حکمەتی خوای گەورە ئەوە بوو لە نەفسێکی خۆی بۆی دروست کرد، بۆ چکم لە بۆری لە یەک تێبگەن، بتوان پێکەوە بژین، ژیانێکی پێکەوە بژین بە جۆرێک کەوا وجعل بينهم مودة ورحمة. نەیفەرموو وحبا، فەرمی مەوەدە. جیاوازی لە نێوان حب و مەوەدە چیە مامۆستا؟ یەکێ لە ناوگانی خوای گەورە ئەلوەدودە. خوای گەورە ناوی حەبیب نییە، ناوی ئەلوەدودە. بۆ ودی خستە بینی دوو هاوسەر، ود یعنی یەکتری ویستن بەبێ ئەوەی چاوەڕێ ئەویتر بکەیت. حب بە مقابلە مامۆستا وازان جاریش باسمان کرد، حب بە مقابلە، ئەگەر ئەو بەرامبەرت هەیبوو نەیبوو، بەڵام ود یعنی تۆ ئەوت ئەوێ ویستت هەیە بووی، حەزت هەیە بووی، تامەرزۆی بووی، ئاواتت بوویە، بێ ئەو ناژی، بێ ئەو ناتکرێ. ئەمەیە کە خوای گەورە خستێتێ نێوان دووان لەگەڵێکە. و هەروواچی خستۆتە بینان ڕەحمەتی خستۆتە بینان، چونکم زۆر عولەماڵێن الود للشباب والرحمة للشيب. ود بۆ کاتی گەنجێتی و کاتێکەوە زەوق و شەوقیان لێ لەگەڵەکە، و سۆز و بەزەی بۆ کاتی لێ قەومانە، بۆ کاتێکەوە ناڕەحەتی و سەغڵەتی ڕویان تێکە. بۆیە سەیرەکەی ئەمە دوو فاکتەری زۆر مهمە بۆ ئەوەی دوان پێکەوە بتوان لەگەڵێکا بژین. مهمترینشت گرنگترینشت کە لێوان دوانە هەیە خوای گەورە کە باسی کردە، باسی سکونای کردووە، یعنی ماڵ بەبێ ئەو دوانە ناکرێ و نابێ. حتا تەنانەت بە هەشتیش کە خوای گەورە باسێکا فەرمێ لیتەسکون ئسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە، وا فەرمێ لیتەسکونە ئیلەیها، کەواتە سکونای پیاو لای چییە؟ ماڵ هی کێ؟ هی ئافرەتە. لا تخرجوهن من بيوتهن، حتى ماڵەکانیش بەی ئەوان دانێ. هەروە خوای گەورە فەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن، ئەوان ئەبنە داپۆشراو بۆ ئێوە ئەوە داپۆشراو بۆوان. بەڕاستی بابەتێکم خوێندو ڕۆژێک باسی 12 سیفەتی باپۆشینەکە. یەکێ لەو سفەتانە سترە مامۆستا، ئەگەر دوان یەکتری دانەپۆشن، پەردەپۆش یەکتری نەکەن، بۆ قیاس یەکتری نەبوون، گونجاو یەکتری نەبن، ئەوە بە هیچ شێوە ناتوان پێکەوە ئەگە هەرگیشان باشن. چونکە وەکووتمان ئەگەر چلێک تۆ بتوانین لەبەریکەی بچووک بێ هەر بەکەڵ نایە، فڵتێکی بە هەر بەکەڵ نایە، بۆیە جوانەکەی نابێمانە. خوای گەورە فەرمێ فەنکیحوا ما طاب لەکم، ئەوەی کە بۆتان چارەسەرە، کەواتە زەواج چارەسەرە، دەرمانی دەردی تەنهاییە، دەرمانی دەردی بێکەسیە. ئەبێت تۆ ئەمانە وەکو بەو شێوە عینیکەی. ئەگە بەو شێوە سەیری کرد مامۆستا ئیتر بێگومان دوای ئەوە ئەساسێک دائەنەی لەسەر ئەو ئەساسە تۆ بنیاتەنەی بنیادی پێکەوە ژیانێ. پێکەوە ژیانیش مامۆستا بەڕاستی خوای گەورە فەرمێ لەهن مثل الذي عليهن، ئەوەی کە بۆیان هەیە بۆ لەسەریشانە، کەواتە شتەکە ئەبێت لە هەردوو لاوە بێ. من چۆن مافم هەیە ئەوش بە هەمان شێوە مافیە، من چۆن واجبم لەسەرشانە ئەوش بە هەمان شێوە واجبی لەسەرشانە. ئەم دوانە پێکەوە گرێ دەرەگرێت، بەڵام مامۆستا پێشەوە ئەبێ ئەم دوانە قیاسیان بۆ یەک هەبێ، ستری یەکتری بکەن، ودیان بۆ یەکتری هەبێ، بە کەڵکی یەک بێن، شایەنی یەکتری بن، شایستی یەکتری بن، نابێ دوان بن جابن لەگەڵێکە، ئێم نابێ دوان بن لەگەڵێکان نەگونجێن، چکم دوایی ئاسەواری خراپی لێ ئەکەوێتەوە. تۆ تێی دیوار لەگەڵێکە ئەچنی دووشت تێکەڵەکەی، ئەم دوشتە تێکەڵەکەی وەکو چۆن مامۆستا خوێن ئەگەر دوو خوێن بۆ یەک نەبێ دوایی بە یەک بە کەڵک یەک نابێ هەردیان
موجب بن نابي هەریان سالب بن ئەبێ سالب و موجب بن ئەبێ هەریان تەواوکاری یەکتری بن زەوج یعنی تەواوکاری یەکتری ئەگەر تەواوکاری یەکتری نەبن بێگومان ژیانێکی ناخۆش و تاڵ دروستە بێت چکم لە نێوانیانە سێهەم شت دروستە بێت سێهەم شت بریتێ لە مناڵ ئەم مناڵە ئاسڕەیە پەیوەندی نێوانە ئێمە لە کیمیا خوێندمانە تەنها ئەو دوو توخمانە ئەتوانن پێکەوە کار لێک بکەن لەگەڵێکا بن کە یینیان جیاوازە یەکیان سالبەیەکیان موجبە ئەبێ ژن و پیاوا بن بۆیە پێ ساڵم ئەفەرمێ ڕەحمەتی خوا لە ئەو ژن و پیاوە کاتێک کە پیاوەکە تووڕابێ ژنەکە بێدەنگە بێ کاتێ ژنەکە تووڕابێ پیاوەکە بێدەنگە بێ ئەمە گەورەترین ئاسڕێ و پەیوەندیە کە بەردەوامێتی هەبێ لەسەرێ هەروەها پێغەمبەری خوا سەڵام ئەفەرمێ ئەم ئافرەتە سوکنایە دڵنەوایە بۆ ئەم پیاوە پێ سەڵام ئەفەرمێ ئافرەت باشترین ئافرەتیە ئەلوەدود الوەلود وەدود یعنی ئەوەی کە پیاوەکەی سەیرێکە لە خۆی دڵێکرێتەوە بەختەوەرە بێ ژیانی بۆ ئاسووداکە وای لێکە ئەم ماڵی بۆ کاتە بەهەشت ئەوەنە خزمەتی ئەکا وای لێکە تەنانەت ئەڵێ ئەوەیە کە تێت هەر پیاوەکەی لە ماڵەوە هاتووە دەرگای بۆ کاتو خزمەتی ئەکا بۆ چون ئەم پیاوە بە خزمەت و بە کۆڵی خۆشەویستی و هاتوو بۆلای بۆیە پێ ئەفەرمێ کاتێک کە بینیشان تێک چوو سبحان الله ماوەسا کە بینیشان تێک چوو ئەفەرمێ ئافرەتەکە ئەڵێ وەڵڵای من خەو ناچێتە چاوم حتا تو ئاش نەبیتۆ لەگەڵما تۆ ماوەسا یعنی کەسێک ئاوا بێ بڵێ من وەڵڵاهی خۆم پیان ناکەوێت هەتا تو ئاش نەکەم بە هەمان شێوە پێ فەرمێ ئەو پیاوەی کەوا ژنەکەی لە ماڵ دەرەچێ بە بێتاقەتی یان بە خەفەت یا بە خەمبار یان بەوە ئەوە پیامبەری خوا سەڵام ئەفەرمێ چۆن بەتایبەتی کە باسێکەین لە شەوی 15 شەعبانە کە دوانەکە بینیان لەگەڵێکا تاو نەبێ بەتایبەتی ژنومێردە مامۆسا زۆر کەس لاواتێ دەرکی ئەوە نەکە بەڵام بەتایبەتی ژنومێردە ئەگەر ژنومێردێ بینیان لەگەڵێکا تاو نەبوو خوای گەورە کردداری هەیچیان وەرناگرێ بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ ئەو بزانین ئەبێ بۆ یەک پاک بین بۆ یەک بۆنمان خۆش بێ بۆ یەک قیاسێکمانە بێ بۆ یەک ببین ئەگەر ناتوانین ببین بە دوو هاوسەر و سەرکەوتوو من تایرە باسەکەم بامۆسا ئینشاڵڵا هاڵێکردم بۆ ئەوانیتر چیان هەیە ئینشاڵڵا لە دواتراشتی تر باسەکەین السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا ڕۆژیار فەرموو. السلام عليكم مامۆستا تاریقی خۆشەویست مامۆستا نووری مامۆستا سامانی عەزیز. عليكم السلام ورحمة الله وبركاته. قوربانی زۆر سپاستان دەکەم یاخوا بێوەی بن ئەستان خۆش بێ دەستی مامۆستا نووری خۆش بێ گوێم لە جەنابە کرد زۆر ڕوونکردنەوەیکی جوانتدا ڕاستی ئەم تەوەرە من زۆر دەمێکە ئینشەڵا داوا کەم دەستان خۆش بە مامۆستا گیان پێشنیارەکەی قبول کردین و ئەم تەوەرەی لەسەردانا وەکو خودی خۆ مامۆستا گیان ئەوەی کە مامۆستا نووری باسی کرد بەڕاستی تاواکرێکە لە دینی ئیسلامە ئاماژەی پێیاوە ئینشەڵا مامۆستا گیان ئینشەڵا ئەمە لە سەرتاکەوە ئاماژەی پێبەم ئێمە بچینە کە ئافرەتێک کە ئیتر ئەگاتە ئەو کاتەی کە تەمەنێکی گونجاوە بۆ هاوسەرگیری یەکەم مافی هەڵبژاردنە مافی ئەوەیە کە کەسێکی هاوبەشی داهاتووی بە دڵ و بە ڕەزامەندی و بە ئەو پەڕی خۆشەویستی و بەدەست بێنێ بەڕاستی ئەمە یەکەم مافی ئافرەتە بۆ ژیانی هاوسەرگیری کە بەداخەوە ئەم مافە زۆر جار لە زۆربەی کاتە بەهۆی هەنێ بیانەوە بەهۆی هەنێ هۆکارەوە ئەم مافە زەوتەکرێت لە ئافرەت خۆشمان ئەزانین کۆمەڵگەکەمان چۆنە ئەمەش بۆتە هۆکاری بەشێکی کێشە سەرەکیەکانی کۆمەڵگەکەمان من زۆر جارەڵێم کە ئافرەتێک بێ کەسێک هەڵبژێرێ ئەگەر شکست خواردوش بێ ئاغ ناکێشێ داغدار نابێ بۆ ئەو پرۆسەیە گەر شکستیش بێنە لە داهاتوە چونکە ئەمە هەڵبژاردننی خۆی بوو ئەمە چۆیستی خۆی بوو ئەمە بیرکردنەوە و ڕای خۆی بۆ لەسەر ئەو کەسە بەڵام کە کاتێک خێزانەکە بە جۆرێک لە جۆرەکان هۆکاری هەندێک هۆکاری دوور لە ئەخلاقی دوور لە ئیسلامی دوور لە کۆمەڵایەتی بەکارێنن کە ئەم کچە نەتوانێت هەڵبژاردنەکەی خۆی کا بۆ پیاوە ئەمە یەکەم سەرەتاییترین مافی ئافرەتە بۆ چونە ناو پرۆسەی هاوسەرگیری بەسەر پیاوەوە دووەم مافیان یەک شت بووە بە کێشە زۆر جار دینی ئیسلامی تێکەڵەکەن قەزەی ماری ئافرەت و ئەو حقوقانی مادیان لەسەر پیاوە بەڕاستی ئەمە بووە بە زەواجی سە بۆ بە پرۆسەیەکی مادی نەک پرۆسەیەکی کۆمەڵایەتی نەک پرۆسێکی عاتفی نەک پرۆسەیەک بۆ تەواوکردنی ئیمان بەداخەوە کە ئافرەتێک زۆر جار ئێمە دینی ئیسلام بەکارهێنن لەم بابەتە ئەم دینی ئیسلام کە مارەی حقوقی ئافرەتی دیاری کردووە ئەمە لە سەردەمانێک بووە کە خەڵک احترام هەیە جاهیل بوون تێنەگەیشتون لە مافی ئافرەت لە مافی کچ
لەسەر پیاوەکەی. بۆیە ئیسلام هاتووە کۆمەڵی قانون و یاسای سەپاندووە کە پیاو پێوی پابند بێت بۆ ئەو بابەتە، کە پابند بێ بۆی کە پیاوێک حقوقی ئافرەتەکە با لە سەرەتاوە لە ڕووی مادیەوە. ئەنجا ئەم مافە بۆ ئەوەی لێ هاتووە خۆرخ کراوە، یان بۆ ئەوەی لێ کراوە ببێتەوەی هۆکارێکی بەرژەوەندی خوازی بەداخەوە. من ئەوە بەشێک زۆر جار لە خێزانەکانە لەو پەیوەندی و پرۆسە هاوسەرگیریەکانە کە ئەنجام درێ، من زۆر جامەژە پێیاوە ئەوەنی باسی تەماحەکان نەکرێ، ئەوەنی باسی بواری مادی ئەکرێ، باسی ئەخلاقی ناکرێ، باسی لایەنی دینی ناکرێ، باسی لایەنی عائیلە ناکرێ، باسی ئەم لایەنانە هەمووی پشتگوێخراوە بە پێچەوانی جارانەوە کە کوڕێکە بواە نوێشکەر بواە، دیندار بواە، ئەخلاق بواە، تێگەشتوو بواە، ئەنجا هاتنە سەرەوەی ئایا مارەیەکە چۆن بێت چۆن نەبێت، چۆن حقوقەکانی دیاری بکەین لە ڕووی مادیەوە. بەڵام ئێستا لە پێش شاڵە مادیەکە ئەنجا بابەتەکە بۆ بابەتێکی لاوەکیش بابەتی دین و ئەخلاق بەداخۆ خۆشت کەم تا زۆر مامۆسا لە پرۆسەی مارەکردنەکانە بینیوتە و تەجروبەت کردووە. ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئافرەتە بەڕێزەکان سەریان لێ شێواوە، ئەمیش بەهۆی چیەوە؟ بەهۆی خێزانەکانیانەوە بەداخەوە وایان لێکراوە ئەمان پرۆسەی زەواج بە پرۆسەیەکی مادی ببینن، ئەوەی بە پرۆسەیەکی معنەوی و هەست و سۆزداری و بنەماکان دابنێن. من پرۆسەی هاوسەرگیری بە لەسەر چەند بنەمایەک ئەبێ بنیاد برێ کە ئەمە ئافرەتەکە ئەبێ سەرەتاکەی لە مێشتی خۆیان دای بنێ. بۆ نمونە متمانە، ڕێزگرتن، خۆشویستن، قەناعەت، ڕێزگرتنێکی زۆر عایلە و هی خودی خۆی. چونکە من بە بڕوای من لە پرۆسەی هاوسەرگیریە هیچ شتێک و خۆی نامێنێتەوە جگە لە ڕێز و متمانە. هەموو جوانی ئەڕوات، پارە ئەڕوات، بنەماڵە ئەڕوات، ناو نابانگ ئەڕوات، بە هەر شێوە. بەڵام ئەوەی کە ئەم دوو هاوسەرە، ئەم ژن و پیاوە، ئەم دوو بەنی ئادەمە ئەیڵێتەوە بەیەکەوە، یەکەمیان ڕێزە، دووەمیان متمانەیە، سێمیشیان قەناعەتە. عەفو، قەناعەتیش بەشێکە لە پرۆسەکە. بەڵام ئافرەتە بەڕێزەکان بەداخەوە کە لەلایەن خێزانەکانیان ڕێنمایی ناکرێن یان لە پرۆسەکە بە تەواوی تێنەگەیشتون، ئەم مافەی خۆیان پشتگوێ خستووە یان گرنگیان پێ نەیاوە. ئەوەی تەرکیزی خەنە سەر تەنها مافەدارایەکانیانە، وەکو مارەی، وەکو نەفەقا، وەکو ماڵی جیاکامەش حەقی خۆیەتی، بەڵام نەیخستوێتە ئاخیر بەش ئەو لایەنە کە سەرەکین کەوا کا پەیوەندیەکە بمێنێتەوە، کەوا کا مافەکانی پێشێل نەکرێت، کەوا کا زەواجێکی سەرکەوتوو بێت. بۆ یەکو خودی خۆم ئەوەی کە من هەمە یەکێک لە مافەکان من بەڕای من ئەوەیە کە ئافرەتەکە مافی هەڵبژاردننی هەبێ. ئەمە یەکەم. دووەم، توانێت لەگەڵ ئەو کەسی کە ئەبێ بە هاوسری ژیانی ڕاوێژی لەگەڵا بکات، قسەی لەگەڵا بکات، تێگەشتنیان هەبێ لە یەکتری، خێزانەکە ڕێگە بن. ئەم دوو مرۆڤە پێش بچوونە پرۆسی هاوسەرگیری کە کچەکە بزانێ ئەم کوڕە تەبیعەتی چۆنە، بیرکردنەوەی چۆنە، تێگەشتنی بۆ هاوسەرگیری چۆنە، ئاستی مەسئولیەت و ئەخلاقاتی چۆنە. چونکە زۆر جار ئەمە هەندێک شتی لەناو پرۆسەی قسەکردنی ئەم دوو کەسە کە نیەتێکی خێریان هەیە دەرەکەوێت. بەڵام زۆر جار خێزانەکان ئەم مافەشە دیسانەوە لە کچەکەیان لە کوڕەکە سنەوانی دیسانەوەمەش ئەبێتەوەی کێشێک لە داهاتووە بۆ ئەم پرۆسێ. بۆیە من وەکو بەش بە حاڵی خۆم ئەمە بەسەرەتاکە هێبینم. دووەم قۆناغ کاچێتە قۆناغی هاوسەرگیریەوانێ، ئەم ئافرەتە کۆمەڵە مافی معنەوی هەیە جگە لە مافە مادیەکان کەەوە ئیسلام واجبی کردو لە سەری کابێ لایەنی مادیەکەی ژێوی ژیانی دابینکە، سەکەنێکی هەبێتە بژی لەناو خێزانێکی محتەرەما بیژێنێ، ڕێزی لێ بگرێ، لایەنە سۆزداریەکەی فرامۆشەکە. بەڕاستی مامۆسا ئەبێتە چیس بخینە سەر لایەنە سۆزداریەکان. لە 85 کێشەی خێزانی و خیانەتی زەوجی ئەگەڕێتەوە بۆ پراوێز خستنی لایەنی سۆزداری پیاوەکان لایەن خێزانەکانیانەوە، کە ئەمە مافێکی ئەو ژنەیە بەسەر ئەم پیاوەوە کە ئەم پیاوە هەست و سۆزی باتێ، نازی باتێ، کاتی باتێ، خۆشەویستی باتێ، محیبەتی باتێ، لە کەشێکی ئارامە بیژێنێ، ڕێزی لێ بگرێ، متمانەی ببەخشێ. ئەمانەی هەمووی پراوێز خستووە ئەم پیاوە. بەڕاستی ئێڵێ وەکو ئێمە خۆمان کە پیاوین، من خۆم ئەم چینەی خۆمان بە کەمتەرخەمە بینم بەداخەوە لەم پرۆسەیە. ئەمەش واکە یەکێک لە مافە سەرەکیەکانی ئافرەت کە چێتە بواری هاوسەرگیریەوانێ کە پیاوەکە پێشێلێکە ئەم مافەیە کە ئەمەشە بێتە هۆی زۆر جار خیانەی زەوجی، ئەڕوا بۆ کێشەی کۆمەڵایەتی، ئەڕوا بۆ پەیوەندی حرام، ئەچێ بۆ سەر کێشە بۆ جۆرەها کێشەی کۆمەڵایەتی کە بەداخەوە کۆمەڵگەکەمان ئێستا ئەناڵێنێش بۆی تەکنۆلۆژیا. بەڕاستی ئێستا
پرۆسەکە زۆر ئاسان بۆ بۆی کە کەسێک بێوێ هەڵا بکات خیانەت بکات زۆر جار ئافرەتەکە ناشێوێ ئەوە بکە بەڵام ئیتر لایەنە عاتیفەکەی کە ئەبینێ ئەم پیاوە نەبێ هەست و سۆزەکە زەواجی لەگەڵا کردووە وردە ئەو حەزە بەسەر یازاڵە بێ ئەو لایەنە سۆزداریە بەسەر یازاڵە بێ ئێستا زۆرێک لە پیاوەکان ئەڵێ چی کاکە من ماڵم بۆ دابین نەکردووی خواردن جلوبەرێک گەڕانم بۆ دابین نەکردو ئەی بابە تۆ شتێکی گرنگی لەبیر بچووە هەست و سۆز محبەت عاتیفە دڵدانەوە لە پشتبوون ئەمانە هەموو لەو خێزان و سنەتوانێ تۆ هەموو پرۆسی هاوسەرگیری و ناسپێدان و حقوقی ئافرەتە کۆکردەوەی لە ماڵێک ئادای بنیت و هەفتەنا هەفتەیەک ئەگەر بیبێ بۆ ماڵی باوکی یا سەیرانێکی پێ بکەی یان 2-3 ساڵ جارێک سەفەرێکی پێ بکەی ئەمە ئەم ئافرەتە پڕ ناکاتەوە ئەم پەیوەندی ئەبێ وەکو من زۆر جار ئەڵێم ئەبێ پەیوەندی ژنۆمێر وەکو پەیوەندی دوو هاوڕێوا بێت چۆن هاوڕێکە و دانیشی بە دیارەوە ئامادەی 10 ساعت بەیەک و دانیشن دومینە ئەکەن قسە ئەکەن دەردە دڵەکەن بیرۆڕە ئەگۆڕنەوانێ ئەی بۆ لەگەڵ خێزانەکەی خۆتان نایکەی ئەی بۆ ئەو لەو هەست و سۆزە مەحرومەکەی بۆ تووشی عەزابی نەفسیەکەی با کاتێکی شەبێ بۆ خێزانەکە و بۆ کەیتەوە بۆ ماڵەوانێ بە ناوی هیلاک باشە کە تۆ هیلاکی مۆبایلەکە 20 شەو ڕۆژە بەدەستەوە قەیچێکە با 4 ساعتی بۆم خێزانەوە بێ با 4 ساعت دانیشی بە دیاری و بزان دەردە دڵی چییە کێشەی چییە معاناتی چییە چ شتێ مقەسیرەتیایە ئامادە نییە ئەم ئامادە ئەم جۆگرتنی نییە زۆرێکمان ئەڵێت چی ئەڵا خێزانەکەم زۆر قسەکەیان زۆر لەسەر بابەتەکان ڕۆ ئەی کاکە ناخی پڕە قسەی هەیە بیرکردنەوەی هەیە تو دانانیشی جوی لێ بگری ئامادەی چوار خەڵکە ناسی یعنی 4 دانە سەعات دانیشە بۆ من لەگەڵ منە کە من کەسێکی خێزاندار نیم خێزان خۆی خێزاندارە دانانیشە سەعاتێک گوێ لە خێزانەکەی بگرێت کێشە مەعاناتێکی هەیە ئەویش ناچارە بیباتە دەرەوەی پرۆسەی هاوسەرگیریەکە بەداخەوە من بۆیە ئەڵێم ئەمەش یەکێکە لە مافەکانی کە پیا و پێشێریەکە بەڕای من ئەبێت پیا و لەسەر ئەم بابەتە هۆشیار بکرێتەوەێ بەجددی ئەمە چۆن تۆڵی وڵای مارەی حەقی خۆیەتی ڕێزگرتن حەقی خۆی ئەبێ لایانی هەست و سۆزاریش بەجددی حەقێکە ئەرکێکی ئیسلامیە لەسەر ئەو کەسێک کە خێزان پێکێنێ کە زەواجەکان لەگەڵیە بۆیە وەکو خودی خۆم ئەمە وەکو تەفاسیلێکی لەم وەکو سەرەتایەکەی لەم وەکو داخڵبوونێک تر مجال هەیە بە ڕێزەکانی کە قسەی لەسەر بکەن و ئینشەڵڵا قسە و بیرۆڕای کێشمانە بێت دایک یوسف فەرموو. السلام عليكم مامۆستاگیان. السلام ورحمة الله وبركاته. پێشەکی بەخێراتنی ئەو ڕێزە خۆشەویستانەکەم کە دانیشتون و گوێگری ئەمن بەخێراتنی مامۆستا نووری کاکە ڕۆژیار مامۆستا سامان حاجی خانمیش لەسەرەوە دانیشتۆ بە بێدەنگی بەخێراتنیەوی شەکەم بەڕاستی دەست و دەمی مامۆستا نووری و کاکە ڕۆژیار خۆش بێت بابەتێکی زۆر زۆر مهم و بە پێزە بۆ ئەمڕۆی ئێمە دەستخۆشیان لە یەکەم و دەستخۆشیش لە تۆکەم مامۆستاگیان بۆ من تەوەرە جوانە وەکو کاکە ڕۆژیار باسی کرد بەڕاستی پەیوەندی ژن و مێرد و مافی ژن و مێرد لە ئەوڵەوە دەست پێیەکات من ئەوانەی مامۆستا ڕۆژیار باسی کرد باسی ناکەمەوە چونکە هاو قسەم لەگەڵیە بەڵام وەکو مافی ژن بەسەر پیاوە بەڕاستی لەو ڕۆژەی کە مارە ئەکرێت دروستە بێت لەو ڕۆژەی کە مارەوە من وەکو خۆ مەڵێم ئەگەر کچوو کوڕێک بە هەچ شێوەیەک ئەگەر دایک و باوک ڕازی بوون لەسەر بێگەشتنی ئەو کچوو کوڕە من ئەڵێم وەکو ئافرەتێک خۆم باسەکەم ئەڵێم باشترە کە فترەیەکی نەک بڵێ ساڵێ 2 ساڵ چەند مانگێکیان بەنێ کە مارەکراون بتوانن یەکتر بناسن جا لەم کاتەیە لەم زروفەی ئێستەیە کچووکر خۆیان حەز لە یەکترەکەن خۆیان یەکتر پێشتر ئەناسن بابەتێکی خۆشەویستیە زۆر جار لەواچی هەردووکیان ڕازگۆ نەبن لەگەڵ یەکتریە چونکە فترەیەکە یعنی ئەیانەوەی لە یەک تێ بگەن ئەیانەوەی یەکتر بناسنە یانەوەی لە یەکتر نزیک بنەوەن لەوە چێ زۆر شت باس کرێ لە بینی هەردووکیانە کە لە واقعی ئەوانە بێت بۆیە لە دوایی زەواجکردن فترەیەکی پێ ناچێت جیا بنەوە ئەڵێ بۆ نمونە ژنەکە بە پیاوەکەڵێ ئەڵێ ئای ئەوەی کە ئەو باسی کردو کە پێشتر ناسیم ئێستا هەروانە بوو یان پیاوەکە بە هەمان شێوە بە ژنەکاڵێ بەڵام بە نسبەتی ژنەوە من وەکو ئافرەتێک خۆم ئەڵێم وەکو خۆم کە ساحێبی چەند کچێکم یا من بەشوو
لەخوا بەزیابێ مافی ژن بەسەر پیاوەوە پێش هەموو شتێک پێش مادیەن پێش هەموو شتێک ڕۆحیە بەڕاستی چەنە ژن بۆ نمونە پیاو بۆ ژن بێتە بێت ژنی شەوەنە بۆ پیاو بێ ژن ئەوەی پێخۆشە بۆ نمونە ئەگەر مەهماکان پیاوەکەی لە دەرەوە بێ وەکو خۆمان ئەڵێ پیاو هیلاک بوو بێتەوە ژن دەستخۆشی لێکە ئەوەش ڕاستە بەڵام پیاویش کە هاتەوە لە دەرەوە دەستخۆش سەلام عەلەیک و بەڕوویەکی خۆش مەرحەبایی ژنەکەی کات سۆزی خۆشەویستی زۆر زەڕورە بۆ ئافرەت بۆ ژن ئێمە مەسەلێکی کوردیمان هەیە ئەڵێ پیاو بای دەرەوەیە ژن لە ماڵەوەیە کاتێک کە پیاو بای دەرەوە بوو پیاو لە دەرەوە هەموو جۆرە شێوازێک ئافرەت ئەبینێ هەموو شتێکە بینێ بەڵام ژن لە ماڵەوەی بۆ خزمەتکردنی ماڵ و مناڵ و میوان و مێردەکەی کاتێک کە پیاوێتەوە بۆ نمونە گەر عەلاقەیەکی بەدەستەوە بێ ڕاستە ژنەکە گەر بەرەو ڕووی بڕوات کە هاتەوە عەلاقەکە دانێ فەرموو ژنەکە گیان ئەوم بۆ هێنایت ئەوم هێناوە ئەو کەلیمەیە بۆ ژنەکە گیان ئەو ژنەکە گیانە زۆر مانایەکی زۆری هەیە بۆ ناخی ئەو ئافرەتە بۆ بەسۆزی ئەو ئافرەتە بەرامبەر بە پیاوەکەی یعنی ئەگەر بێت و ئەو ئافرەتە بیەوێت شتێک بکات غەڵەتێک بکات ئەو کەلیمەی ژنەکە گیانەی لە بیرە ئەوە ئەهێنێتە سەر ئەوە بەڵام پێش ئەوەی ئەمانە ڕووبات ڕازگۆیی هەردوو لە بەڕاستی ئەگەر لە بینی ژن و مێردا ڕازگۆیی نەبێ سیقە نەبێ لە بینیانە متمانەیان نەبێ بە یەکتری بە حیاتی ئەم شتانە بیش بێت لە بینیانە سوودی نییە چونکە ئەڵێ زۆر جار شت بەسەر دەمایە بەڵام لە ناخەوە دەرناوترێ زۆر جاریش ئەڵێ قسەیەک تا نەیە لە ناخی دڵ دەری نابڕیت بەڵام هیوادارم بەرامبەر بە ژن و مێرد ئەوەی کە ئەیا لە ناخی دڵ بۆ خۆشەویستی دەرببڕێت ئافرەت پێویستی بە سۆزێکی محەبەت زۆر هەیە بەلایەن پیاوەوە زۆر هەیە چونکە بۆ نمونە پیاوێک ئەتوانێت لە مەجلیسێکە دانیشێت بڵێت وەڵا برادەرەکەم ژنێکی هێناوە زۆر ژنێکی وایە حەزەکەی هەر سەیریکەی بەڵام ئافرەتی ناتوانێت لە مەجلیسێکە دانیشێ بڵێ وەڵا ڕەفیقەکەم شوی کردووە بە پیاوێک ئەوەنە جوانە شانی وایە و باڵی وایە ئەوە لەناو کوردەواری خۆمانە هەیە ئەو کە زۆر وشە هەیە پیاو کە دەریە بڕێت بەرامبەر بە ژن زۆر ئاساییە دەربڕینی بەڵام نازانێ ئایا ئەو ژنە ناخی پێبرینارە بێت نازانێ ئایا ئەو ژنە هەستێ گۆڕێت بەسەر ئەوە خەفەتی پێ ئەخوات ئازاری پێچێژێت بۆیە باشە بۆ پیاوان دایمە وشەی خۆشەویستی بۆ خێزانەکانیان بێجگەل لەوە محەبەت شەرع شەرمی بڕیەوە محەبەتی سەرجێگە بۆ ئافرەت زۆر مهمە بۆ هەردوو لایەن بەڵام بۆ ئافرەتی زۆر مهمە چونکە پیاوان لە دەرەوە زۆر شتە بینن ئێستا بە بۆنەی تەکنۆلۆژیاوە زۆر شتە بینرێت بەڵام لە بینی ژن و مێردەکانە ئەو شتانە ڕوونایەت من خۆم وەکو تەمەنێک و بیستن و چوونە ناو کێشەی زۆربەی زۆر خەڵک کە کێشیان دروست بۆ کێشەی زۆربەی زۆری ئافرەت و پیاو کە لە ئێستا جیابوونەتەوە لە یەک خانوویشە ئەژین بەڵام جیابوونەوەن کێشیان کێشەی سەرجێگەییە چونکە خۆشەویستیتیانە محەبەتیتیانە سۆزیتیانە ئافرەت پێویستی بەو سۆز و محەبەتەیە ئافرەت پێویستی بە پارە نییە ئافرەت پێویستی بە ناوماڵ نییە چونکە ئافرەت ئەتوانێت ئەگەر ئەوەی کە هەبێت بتوانێت بەو شێوەی خۆی حەزی لێکات ناوماڵەکەی بڕازانێتەوە لە نەبوونەوە ئەتوانێت بیکا بەبوون چونکە دەستکۆکەرەوەیە زۆربەی ئافرەتانیشمان هەیە بەڕاستی زۆرە و ئافرەتانش کە تەماعیان زۆرە یعنی ڕێزی بوونی ماندووبوونی پیاوەکانیان ناگرن ڕێزی بوونی ئەو نێعمەتە ناگرن کە خوای گەورە پێی بەخشیون چۆن پێڵە هەرتەڵە و پەرتەڵەی پێکەن بە کوردیەکەی خۆمانەڵێ یعنی ئێحتیمامی پێنایەن ئەی گۆڕن فڕێن زیا مەسروفی پێەکەن ئەوە هەیە ئەمانەیش هەرە بێتە هۆکاری ئەوەی کە زۆر جار پیاو خۆشەویستی بۆ ژنەکەی نەمێنێ بڵێ من وەکو کاکە ڕۆژیار باسی کردوتی پیاویش
ئەڵێ منەم هەمومان دوێتەکەم ئەو ئاگای لێ نییە بەڵام ژن لە ماڵەوە دایمە ژن چاوەڕوانی دەستی مێردەکەیەتی چاوەڕوانی وشەیەکی خۆشی دەمی مێردەکەیەتی مەهمەکان جاوە دەربارەی من تا ئەوەنەی بڵێم بۆی زیاتر لەسەری نەڕۆم کە مافی ژن بەسەر پیاوە بەو شێوەیە ئەبێ سۆز و خۆشەویستی و متمانە هەبێت لە بەینیانە ئەوە هەبێت دوایش کە هاتە سەر بابەتی پیا و ئەو کاتش شتێکی کە هەرە بێ لە سەرباسیکەن هیوادارم کاتم نەگرت بێتن مامەسەگیان سوودێکم گەیان دەبێت خی گەورە دێ ڕازی بێ بارك الله فيكم لە هەر سێکتان السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام ورحمة الله وبركاته. السلام الله لا أمبر إذا كلا سر ونو أوانشي كلا خبر الجمعة اللي ما وصي ورس. جيان. ما وصي من جانا بي موايا ماف شي بياو لسر جن شي جن لسر بياو. طبعا بابتي من شتى نيوان هردو بابتك هو. شو قاعد ساعد وانزون يجا. بي موايا واتي جيشتم لي. عربي يجي أخذ عطاء. پێدان و وەرگرتنە هیچ کات ئافرەتێ ناتوانێت بەردەوام بێت لەسەر بەردەوامی هەموو مافەکان خۆی بدا بۆ پیاوە ئەو پیاوە ئیهمالیکە و هیچ پیاوێکیش ناتوانێت تەواوی مافەکانی ئافرەتێ بدا کە ئەو ئافرەت ئیهمالیکە وایە بینم ئەگەر پیاوێ نەیتوانی بە کاملی مافی ئافرەتەکەی خێزانەکەی بدا یان ئافرەتێ بە تەواوی مافی پیاوەکەی بدا چاوەڕوان بکات لەوەی کە بەرامبەرەکەی ڕەدفعلێکی هەبێت بۆیە ئەگەر ویستت کەسێ مافێکت پێ بدەم واتە پیاوە چاوەڕوانی ژنەکەیەکە یا ژنێ چاوەڕوان لەگە پیاوەکەی مافەکەی پێ بدا ئەبێ ئەم دەست پێشخەری بکە کە دەست پێشخەری کرد ئەو کاتە یان ئەوە تا ئەویش وەکو ئەم بەڕێز و مافەکانی ئەدات ئەمە براوەیەکە ئەگەر نەیشیدا کەسێکی خراپ بوو نەیتوانی لە حەقی ئەو مافی کە ئەم ئەرکی خۆی جێبەجێەکە ئەو نەیتوانی مافی ئەم جێبەجێ بکە ئەو کاتە هەر ئەم براوەیە بۆیە زۆر گرنگە ئێمە بەو چاوە سێرکەین من ئەرکی خۆم جێبەجێ بکەم نابێت چاوەڕوان بم لەوەی کە بەرامبەرەکەم چی ئەکات بەڵکو ئەبێ من ئەرکی خۆم جێبەجێ بکەم وەکو مرۆڤی ئەرکی خۆم جێبەجێ بکەم کاتێ من ئەرکی خۆم جێبەجێ کرد وجدانن مرتاحم جا ئەگەر بەرامبەرەکەم جێبەجێشی نەکرد زۆر ئاساییە بەڵکو بێ فراوانتر بێت بۆیە من وای ئەبینم دەست پێشخەری باشترین کارە لەوەی کە بمەوێت کەسێ مافەکەم بدات دەست پێشخەری بۆ کەسەکان زۆر گرنگە لە ماف پێدان و مافوەرگرتنە من هەر ئەوەنەم هەیە لەسەر ئێستا بەڵام ئینشەڵڵا دوای قسەی ترم زۆرە تەنیا وەکو ئامۆژگاریەک ئەگەر کەسێ ویستی مافی بدرێ ئەبێ ئەم دەست پێشخەری ئەرکەکانی خۆی بکە بۆی مافەکانی وەرگرێ زۆر جا ئێمە گلەی ئەکرێت چی پیاوێکی ئافرەتی گلەی ئەکات لەوەی کە من بەرامبەرەکەم مافەکەم پێ نادا بەرامبەرەکەم کەم تەرخەمە بەرامبەرەکەم لەگەڵمە بەڵام لە ڕاستیە شتی وا زۆر کەمە نسبەکەی زۆر کەمە کە پیاوێت تەواوی مافەکانی وەرگرت بێ کەچی ئەم ئیهمال بێت زۆر کەمە نسبەکەی زۆر کەمە بۆیە گرنگە تۆ دەست پێشخەری خۆت بکەیت دوای چاوەڕوان بی کەسێ مافی تۆ بدا خی گەورە دە ڕازی مامۆسەگیان بەڕێزان لە کۆتایی ئەم بابەتە من بە کورتی و بە سەریعی مافەکانی ژن لەسەر پیا و لە ئیسلامە باسەکەین هەرچیتان هەبوو لە خزمەتانم 5 دقەیەک گرنگترین مافەکانی ژن لەسەر پیا و بریتە لە ئەمانەی خوارەوە کە عرستانیەکەم یەکەمیان مارەدان یعنی طبعا مارەی زۆر زۆر گرنگە طبعا من باسەوانە ناکەم کە مامۆسایانی بەڕێز باسییان کردو خۆ باسەکان تقریبا هەموو شتێکی نەکا بەڵام ئەوان هەرێکی لە ڕوانگەیەک و باسی خۆی کرد من بە کورتیەکەی بە مختصەرەکەی ئەوەی کە ئەڵێم لە ئیسلامە واجبە باسی حاڵەتی دەرونی و حاڵەتی نەفسی و بڕێ مەسائلەیە ئەوانە باس ناکەم یەکەمیان مارەی خۆشەویستەکانم حەقێکی واجبی ژنە لەسەر پیاوەکەی ئەگەر ئەو مارەیە هەبوو لە بەینانە پێویستە مارەیەەکە بدات و دروست نییە لێی وەربگرێ نە بۆ سیارە نە بۆ خانوو بۆ هیچ شتێک سەرفیکا بەبێ ئیزنی خۆی مەگەر ژنەکە ڕازی بێت بەڵگەشمانەوەیە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سورەتی النساء ئەفەرمێ وآتوا النساء صدقاتهن نحلة دوهم پێویستە نەفەقەی کاملی ژنەکەی بکا پیاوەکەی ئەگەر هەی بێ بەپێ ئەوەی کە لە توانایە هەیە خوای تعالی فەرمێ لينفق ذو سعة من سعته ومن قدر عليه رزقه فلينفق مما آتاه الله ئەفەرمێ بە هەموو خاوەن ئیمکانیاتێک
مافی ژنەکەی خۆی بدا بە پێی ئەوەی کە هەیەی ئەوەشی کە نیەتی بە پێی خۆی چەندێکی هەیە ئەبێ لەوە نەفقەی ژنەکەی خۆی بکەن نەفقەش بریتە لەوەی کەوا ئەبێ خواردنی بۆ دابین بکە خواردنیەک وەکو خواردنی خەڵکیە کە لە مستەوای ئەوە بێ خواردنەوەشی بۆ دابین بکە بە هەمان شێوە و جلوبەرگ و شوێنی نیشتەجێبوون و ئەمانە تەنانەت ئەگەر پێویستی بە دکتۆر و بە عیلاجیش هەبوو ئەبێ بە پێی توانای خۆی و پێ ئەوەی کە هەیەی ئەبێ بۆی دابین بکات و نابێ کەم تەرخەمی تیا بکە. طبعا حديثي في غمرشمان لو بارەوە هەیە صلى الله عليه وسلم. سێم لە مافەکانی بینی ژنومێر بەڕێزان حسنی معاشرە یعنی باش زندگیکردن لەگەڵ یەکتریە باش ژیان بردنەسەر لەگەڵ یەکتریە پێویستە لەسەر پیا و کەوا ڕەوشی جوان بێ بەرامبەر بە ژنەکەی بە سۆز بێت بە نەرمونیان بێت لە قسەکردنە لە کردارە لە گفتارە لەسەر بچووکترین تووڕەنە بێ نەکا بەدارە سۆندە بەکار نەهێنێ لێدانیش قەدەغەیە تا عقسا حەدوە ئەو کاتش ئەگەر بەکار هێنرا ئەبێت لێدانی تەدیبی بێ نەک لێدانی تەعزیبی ئەمانە هەمووی بەڕاستی زۆر زۆر گرنگە پیاو بیزانێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە لە قورئان ئەفەرمێ وعاشروهن بالمعروف ئەفەرمێ زۆر بە جوانی بە ڕێکوپێکی لەگەڵ ماڵ و مناڵتانە ژیان بنەسەر و هەروەها پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ خەیروکم لأهلیه باشترین کەسان ئەو کەسانن کە بۆ ماڵ و مناڵ و کەسوکاری خۆی باشە و من لە هەمووتان زیاتر بۆ ماڵ و مناڵی خۆم باشە. زۆر عجایبم تێ لە کەسانێک لە یعنی بۆ میوان بۆ هەموو خەڵک زۆر مەسروفیان زۆر سەخین لە مەسروفا بەڵام بەرامبەر بە ژن و مناڵی خۆیان هەشیانە نایکەن و زۆر ڕەزیلن زۆر چوڕکن ئاوا دەستیان و قاندووە. من ناڵم ئیسراف بکە بەڵام مناڵشم ئاوا دەست بنوقێنە هەردوو لاکە خراپن ئیسرافی زیاد لە حەد خراپە و هیچ لە ناو دەستا نامێنێتەوە گوناحە و مناڵەکانت فێری ڕەوشتێکی خراپەکەی و هەروەها زۆر ڕەزیلی شوان پێ بکەی دزیت لێ بکەن ئەوی شەر خراپە بەڵکو خەڵێکی وەسەد و بزانی ئەو پارەک لەکویا سەرفە بێت چۆن سەرفە بێت نەک پەرش و بڵاو بکرد هەروە لە خۆڕایی و سەیرم تێ خەڵکانێک هەیە معاملەی لەگەڵ ژنا زۆر زۆر خراپە زیاد لە حەد و لیانەدا و ئەنواع و ئەشکال ڕێگای ناشرین ئەگرێتە بەر کاکە ئێوە لەبین لەگەڵ ژنەکەتە عەقدێکی مشتەرەکا لەبینتیانە یعنی عەقدێک مشتەرەکا لەبین هەردوو لایەک کە بەیەکەوە بژێن ئەگەر زانیت تۆ ئەو ژنە لەگەڵ تۆ ئیدارە ناکە عەقدەکە هەڵوەشێنەرەوە هەرکێ بۆ ماڵی خۆی ئیتر پێویست بە لێدان و بە ئەو نەوعە ئوسلوبانە ناکاتەوە زۆر زۆر غەڵەتە. یەکێکی تر لە حەق و مافەکانیشن لەسەر پیاوەکەی ئەوەیە نابێ زەرەری لێ بدە و نابێ ئیهانەیکە و نابێ هەر شتێک کە ئازاری هەبێ بۆی بە قەول بێ یان بە فعل بێ نابێ بیکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثا فەرمێ زۆر سەیرەک پیاوانێک هەیە کەوا ژنەکانیان وەکو عەبد فەلاقە ئەکەن طبعا عەبدیش نابێ لێ دەی بەڵام یعنی قەسدی ئەوەیە کە زۆر بە ئوسلوبێکی ناشرین لەگەڵیانە معامەلاکە بەڵام دوای ئەوەیش شەویش گەرەکێتی وەکو ژن معاملەی لەگەڵا بکە معاملەی ژن و مێردانە یعنی زۆر زۆر شتێکی ناشرینە بەڕاستی. یەکێکی تر لە حەق مافەکانی ژن لەسەر پیاو ئەوەیە کە پێویستە عەدالەت هەبێ لە بینی مناڵەکانی لە ئەگەر ژنی چەند ژنێکی بۆ بێ عەدالەت بێ ئەگەر چەند مناڵێکی شێ بۆ ئەبێ عەدالەت بێ ئەوە زۆر زۆر گرنگە. عەدالەتکردن لە شوێنی نیشتەجێبوون لە نەفەقەکردن لە معاملە طبعا معنای ئەوە نییە کە عەدالەت ئەوەیە کە 10,000 بۆ ئەم 10,000ش بۆ ئەو بە پێی پێویستی بە پێی پێویست هەیەانە مناڵی زۆرە ئەو ئەبێ زۆرتر بێ یانە مناڵی نییە کەمتر بێ بەڵام ئەلمهم نابێ قسووری بکە و یەکێکی بدا بەسەر ئەوی تریانە ئەگینا ئەوە لە ڕۆژی قیامەتە بەلەنگی دێتە حوزوری خوای تەعالی خوا پەناماندا. یەکێکی تر لە مافەکانی ژنومێر لەسەر یەکتری پێویستە لەسەر طبعا مەبەستم ژن لەسەر پیاو پێویستە پیاو سڕی ژنەکەی خۆی بپارێزێت و کەرامەتی بپارێزێت و لە ناو خەڵکە ئیهانەی نەکات و بە خراپی باسی نەکە و باسی هەندێک عیب و عار و نوقسانی هەیە نەیکا بە هیچ شێوەیەک مەگەر زۆر 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 پێویست بێ ئەوش لای مفتی و لە لای کەسێک کە بتوانێت چارەسەری کێشەیەکیان بکە گەر کێشەیان هەبوو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خراپترین پیاوان ئەوانن کەوا لەگەڵ ژنەکانیانە ژن و مێردی ئەکەن و دوای ئەوەش ڕۆن لە لای خەڵک باسیەکەن و سڕی کەشفەکە لە ناو خەڵکە. یەکێکی تر لە مافەکانی ژن لەسەر پیاو ئەوەیە پێویستە فێری ئەوەی کە پێویستە لەسەری فێری بکە لە بواری دینیە بە تایبەتی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرمێ ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی خۆتان و ماڵ و مناڵتان لە ئاگری جەهەنەم بپارێزن. یعنی زۆر گرنگە ئینسان ماڵ کاتێ لە کوردی ئەڵێن ماڵ و مناڵ ماڵ مەبەستیان ژنە ئەو با بزانن مەبەستیان ژنە بە ماڵ چونکە ئەگەر تو ژنت نەبێ یعنی ماڵت نییە. جا لەبەرەوەی زۆر زۆر ئاگادار بن
و یەکێکی تریش وە کۆتاییش لە مافەکانی ژن لەسەر پیاو کە من ئەمڕۆ باسێکم بریتە لەوەی کەوا پێویستە لەسەر پیاوان ئیجازەی ژنەکانیان بدەن سەردانی ماڵی کە سوکاریان بکەن، نابێ منعیان بکەن، نابێ قەدەغیان بکەن و نابێ زیادە ڕەویش بکرێت، نابێ ژن داوای زیادە ڕەوی بکە، بەڵکو ژن وا هەیە ئەسڵەن حەساب بۆ پیاوەکەی ناکاو بیر لەوە ناکاتەوە کە پیاوی هەیە و پیاوی واشێ زۆر نەکبەتە و بە هیچ شێوازێ مەجال نادا و گەیشتۆتە سەر ئێسقان بەڕاستی. ئەمە هەردوویان خراپن. هیوادارم ئینشاءالله ئەم قسانە سوودی هەبوو بێ بۆ هەمولایەک. ئەگەر کەسێ ملاحەزەی هەیە لەسەری 1-2 دقەیەک مەجال ئەدەین ئەگەر هەیەی وەکە کەسیش نیەتی ئەڕۆینە سەر بەشی دووەمی بابەتەکەمان. فەرموو کاک ئەوە کاکە یاهینە پەیام ئەنوەر فەرموو. مامۆستا سەلام عەلەیکم مامۆستای دڵ. عەلەیکم ئەسسەلام. هەردوو چاوی من مامۆستا من تۆم زۆر خۆشە ئاوا مانگی جارەیەم بڵێن داوای مایکەکەم من ڕێز و حورمەتم مامۆستا نووری مامۆستا سامان چی لەو لایڤایە جەناب من تۆم زۆر خۆشەوێ لە سلێمانی و حەزەکەم ڕۆژێک هاتی خزمەتەکەم زۆر پیاوێکی چاکی و قسەکانی هەمی ئاڵتونن بابزانی پیاوە بێک ژۆرم لایڤانە بگرێ ئیسفادە لەم قسانە ئەکا شەڕەجۆن دنیا قسانە هەمی ئاڵتون زۆر خۆی گەورە بتپارێزێ کاک پەیمانگیان وەڵڵاهی کاک پەیامگیان عەفوەن زۆر یعنی دڵخۆشە بم بە بەو شعور و هەستە جوانانەی کە ئێوە هەتانە کاتێک ئێمە لای بەکەین و ئەم مامۆستا ئازیزانە کە هەر یەکی بەڕاستی قسەکانیان لە ئاڵتونتر عەزیەتە دەین و یانێنینە ئەم شوێنە کاتێک هەستەکەین دوانی وەکو بەڕێزدان لە خوشکبرا عەزیزەکەمان سوودی لێوەرەگرێ هەست ناکەین ماندوو بووین بەڕاستی. والله مامۆستا ئەسا من حالن دانیشتم گوێ لێواگرم لەگەڵ عایلەیە ئەم لایڤانە خۆش لایڤانە دینیە سوودی زۆرە مامۆستا نووری پیاوێکی زۆر بەڕێزە مامۆستا سامان عەزیەتێکیش نەموشەوێ من زۆر سوپاسیانەکەم ئیشەڵا خوای گەورە جەزای ئێ و هەموو لایەک باتەوە یەخوە لەش ساغ بن یەخوە سەلامەت بن والله بیتە سلێمانی من خزمەتەکەم بچووکیش دەکەم مامۆستا نووری مامۆستا سامانیش خوا قسەکانە زێڕە بەخوا قسەکاندا ئێستا مامۆستا من خۆمەکە خێزا منها پرۆفایلەکەم بڵم هی خۆمە دە تیکتۆکەوانم نییە ئەوە پاسیشم پێ جارەکە دیش لە خزمەتی جەنابدا باسم کرد بڕوا ئەکەیسە خوانێ بە دوو ناڵەمەیەکیان هەژمانێکیان ساڵێک 2 ساڵ و سێمانە مامۆستا جاری وایە ناڕەحەتم کردو ئەمە ژیانە پێغەمبەر صلی الله علیه و سلم شێشەی وەرە خێزانە جاری وایە تۆی بڕواکەی بەسەر ڕاست فلسم پێ نییە داوە خێزانە چێ لە با بە خەفەت مەخۆ ئەمە نییە دوو مناڵ لە شانساخە هەیە گوچیلێ هەیە لە خەسخانەی هیوا هەیەوە مناڵم چی بە خێزانم بابە گیان حەمد و سپاس بۆ ڕەب العالەمین هەزار جا سپاس بەخوا ئافەتێ خۆی گەورە تاقی گەورە دەو مێردەکەی لێ سندووە دڵنەوەی یەکەینەوە ئەنجا مامۆستا بڕواکەم لە ماڵی خۆمە نەبانێر لەسەر مۆزوعی و سحر و شتە بۆ گەنە بڕواکەی بانم سپاس بۆ ڕەب العالەمین نوێژی بانی لە ماڵی ناچێت من ئەڵم کێشەی ئەم میلەتە بەس خۆی گەورە بەس دەگەڵ خۆیان ڕاست بە بڕواکەی مامۆستا تەلەبەم پێیە تەلەبەی کچم پێی 28 تەلەبە بۆ وەڵی هەر 28 بۆ خوشک و دایکم سەیراکەم یعنی ئەبێت لەگەڵ خۆیان ڕاست بیت ئەبێت سالم بی سیراتە مستەقیم بی دەست خۆشە مامۆستا سامان ئەو قسەی تۆ زۆر جوانە ئینسان ئەبێت ڕوو لە خوا بێ ئەبێت دڵی یەک بێت قەیچێکە مامۆستا گیان خواردنەگە سووتێک قەیچێکە شێشتێک سوێرە بۆیکی بەسەریا سوێرە قەیچێکە حەزۆر ئاساییە نان و ماسەگە خۆم ناشتێ بۆچی جوێن بم بۆ سوکای دیکەم بۆ سیلێ ڕەحم بچڕم بۆ شتێکی زۆر بەسیتەوە مهمەیە خوای گەورە بڕونە مناڵی بێبەخشیوی لەشی ساقی بێبەخشی والله زەلەمە زانم هەتا باین لە تەوازاری گوچیلی خەوی لە ناکەوێت قەسەم بەخوا لە قرگەوە ڕای کردەوە بۆ خەزانەی شۆڕش بە پێ سارەشی بێ وتێتی بۆ ڕای والله لە تەوازاری گوچیلەم لەسەر سەر خوێمەوە ئیتر مامۆستا گیان ئینسانیش بێ ڕوو لە خوا بێت بەڕێی من بێ زۆر ڕوو لە ڕێی من نیتر ژیانەکە وایە بێ ڕوو لە خوا بێت گەورە پلۆپایات بەرزگا کاک پەیامگیان زۆر خۆشحاڵ بووین هیوادارم ئینشاءالله بەردەوام خۆت و خێزانت بەختەوەر بن من لە کاتی ئەوم کرد ئێستا خۆم 500 لایکەکەم دەستی شتاماچەکەم دامگرن مامۆستا سامان ڕێزمە بۆ هەموو لایەک خوای گەورە بتپارێزێت چاوی منی خوای گەورە سەربەرزت کە